من خاڵە بەکر بەکر علی ئەحمەد ناسراو بە خاڵە بەکەی لە دایک بووی شاری سلێمانی گەڕێکی سابونکەران موالیدی 1963 قۆناغی ئامادەی بەشی زانستیم تەواو کردووە ساڵی 1970 بۆ 82 پاشان بوومە پێشمەرگە بەڵام بەداخەوە بە هۆکاری نەخۆشی و لە دەزانی گورچیلێکمەوە نەمتوانی بەردەوام بم ئەوە بوو لە ساڵی 1966 گەڕامەوە تاعین بووم بڵێم لە بەڕێوەبەرایەتی ئاوڕێی شاری سلێمانی بە ناونیشانی میکانیکی کاربای بەدیل هەتا ساڵی 1990 بیناییم لە دەسا و نابینا بووم. ئەلو چاوەکە مەمنون زۆر سپاس تۆ چۆنی ڕۆحەکەم باشی حاڵەحواڵە تەندروستیت گیان بەڵێ خانووی کرێ تا چەند؟ بەڵێ قاتێکی خوارەوەمانە هەیە لە بەختیاری خانۆکە خۆی ڕووکنە هۆکاری نابینابوونی خاڵە بەکرد نەخۆشیەگەیە پێوترێ بەهجە دزیز ئەم بەهجە دزیزە کاریگەری هەیە لەسەر بەرگری لەش با بڵێن کاریگەری لەسەر خڕۆگەسپەکان لە ئەنجامی لێکدانی خڕۆگەسپەکان لەگەڵ بەشەکانی تری لەشدا دەبێتە هۆکاری لە دەزانی بینایی و ئەم نەخۆشیە پێی دەوترێت بەهجە دزیز. بیرکردنەوەی من لەم کارە تەوا لە ساڵی 1990 کە بینایم لە دەزا بە حقت بینایی لە دەزان ڕووداوێکی نەخوازراوە کە تووشی مرۆڤ بێت کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر مرۆڤ بێ ئەوەی کە دەمێنێتەوە با بڵێن ئەمێنێتەوە سەر ئیرادەی شخصی ئەو کەسە تا چەند بەرگری ئەو ڕووداوە سەختە بکات بە حقت لە دەزانی بینایی زۆر ناڕەحەتە لەبەرەوەی ئینسان تەسەور کە وەکو ئەو وایە کە کارەبایەک هەبێت و لە پڕ لێت ببڕێ ئەمێنێتەوە ئیرادەی شخصی ئەو کەسە تا چەند بتوانێت بەرگری ئەو ڕووداوە نەخوازراوە بکات ئەویش ئەو بوو خاڵە بەکرد لە سەرەتا هەرچیەکەم کرد هەر چۆنێک بوو بیرم لەوە کردەوە لە کۆمەلگادا نەبڕێم بەردەوام بم لە ژیان ئەوەش ئەوە بوو لە سەرەتا ئەم دوکانە ئێستا کە بەڕێستان دانیشتون کردم بەسەر تاشخانە بۆ ماوەی 5 ساڵ طبعا ئیدارەی دوکان و مەصرفی دوکان و بەڕێوەبردنی دوکان و ئەمانە لەسەر خاڵە بەکرد بوو ئەو ئەستا بەڕێزانێک کە هاتن کاریانەکە لای من با بڵێن کاریانەکە لای من و ئەو داهاتی کە ڕۆژانە دەستمانەکە و بەنیوەی بەشمانەکرد وەکو یەک بەڵام کە دیقەتم ما بۆ فترەیەکی زەمەنی ئاهاتن بۆ ساڵێ بۆ 2 ساڵ و خاڵە بەکریان بەجێ ئەهێشت چەندین جار کێشە و گرفت ئاهاتە سەر ڕێگای کارەکەم ئەو بوو بیرم لەوە کردەوە ئەرکێک بگرمە دەست کارێ بگرمە دەست خاوەن بڕیار خۆم بم پێویستم بە کەس نەبێ ئەگەر هات و ڕۆژە لە ڕۆژان با بڵێن ئەو کارمەندانەیە ئەو کەسانی کە لای خاڵە بەکرد کاریانەکرد ئەگەر وجودیشان نەبێ یاخود ئامادەش نەبن کار لە کارەکەی خاڵە بەکردنەکە یان نەبێتە هۆی ئەوەی ڕۆژە لە ڕۆژان خاڵە بەکرد بێزار کاوبیر لەوە کاتەوە ڕۆژە لە ڕۆژان واز لە کارەکەی بێنێ زۆرم مەحتەل کردن سەکە بڕە بەردەستی توی نیا بڕە تۆ بڕە وارە ئەوەرە لە دوعا هەڕێک بڕە هەڕێگە تا چینە سەر جادەهامەکەی بەختیاری خوارەوە ئەم خانۆ ماکوولە بۆ جەنابە 200 مەترا 2 قاتە قاتی خوارە 2 نووسنیتیایە سەرەوە 2 نووسنە شتێکی ماکوول و پاک و تەمیزە هەڕێک بڕە کاگەبێت ئێستا چین بۆ گردی سەرچنار بۆ سەیری خانوێکی کرێ 200 مەترە و 2 قاتە هەر با بڵێن لای مەکتەبی جەمالی حاجی عەلی پێگاتووە لە 2 قات 200 مەترە ڕۆ قیبلە کرێکەشی ئەڵێ 600,000 هەردوو قاتەکە بەڵام ئەوەیە قادرمەی با بڵێن لە ناوە هەیە هەڕێک بڕە تا چینە سەرە جادەیە وەڵاهی مۆقعەکان ئەزاری چۆنە تەبەن خاڵە بەکرد بە حکمی ئەوەی با بڵێن فترێکی زەمەنی زۆرەوە نزیکە 7 ساڵە من ئەم کاراکەم زیاتر تەرکیزی من لەسەر با بڵێن کۆڵانەکانە زیاتر لەسەر بەرزی و نزمی شەقامەکانە دەستی ڕاست هەر ڕێک بۆ سەرجادە شەستەکە زیاتر تەرکیزی من با بڵێن تەبانەوە ناونیشانەی کە لە هاوڵاتێکە وەریەگرم تەبان لە زاکرەی ئێمە ئەمێنێتەوە ئێمەی خاوەن پێداویستی تایبەتوەکو کەسانی ئاسایینین ئەو زانیاریانەی کە با بڵێن لە فرۆشیار یا بەکرێدەر وەری ئەگرین لای خۆمان ئەیهێڵینەوە هەرچ کاتێ پێویستمان بوو کاری پێکەین مەسەلەن بۆ نمونە ئەڵێ گردی سەرچنار کە ڕۆی داغڵەبی یەکەم دەسێ ڕاست یەکەم کۆڵانە دووەم کۆڵانە سێم کۆڵام چۆرە ناوە طبعا ئەو زانیاریە وەرەگری کاچینە ناوە بەدەستی ڕاست ئەڵێ یەکەم کۆڵانە دووەم کۆڵان عادی خۆشمان یعنی بە گوێرەی بڵێن دووری و نزیکی هەرچۆ سەپەر دەکە کاکە
هەر لەسەر پردەکەەوە ڕێن ئێستا با بڵێن بۆ نمونە گردی سەرچنار تەسەور کە 800 قەتعەیە تۆ وەکو زانیاری هەر بەس ژمارەی تاپۆکەم پێ بڵێ ڕێگەت بەمە سەر ئەو شوێنە و پێشە دەڵێم ئەو ئەرزا مەسەلەن بۆ نمونە چاڵە بەرزە ڕووەکەی مەسەلەن پێگاتی بڵین مەساحەکەی بە حکمەوەی وەکو ئەرزم کردی فترێکی زەمەنی زۆرە ئەم کارە ئەەکەم و ئێمە زیاتر تەرکی زمان لەسەر چییە کە جارێک ئەچینە سەر زەویەک یا خانوویەک ئەو زانیاریانەی کە لی وەرەگرین لای خۆمانی هەڵینەوە لەگەڵ ئەوەشا بۆ نمونەیە سەر کە خاڵەبەکرد سەردانی خانوویەکەکە عادی ئێمە زیاتر طریقەی لەمەز دەست بەکارێنین لەمەز ئەو دیواری کە دەستی پیانین هەست دەکەین ئەو گەچە تا چەند بە ڕێکوپێکی کراوە یا ئەو کاشەی کە پیا ڕۆین هەست ئەەکەین مەسەلەن با بڵین بەرزی و نزمی کاشێکە یا پاک و تەمیز یا بەرزی و نزمی دەرگاکان دەلالت لەوە کە ئەم خانووە مەسەلەن کۆنە و تعمیر کراوە یاخود با بڵین نەخشەکە ئەگۆڕێت نەخشەی ئێستا نەو ئەیچیکە و ڕابردوش مەسەلەن با بڵین زیاتر تەرکیزیان لەسەر ژوورەکان بۆ ئێستا زیاتر تەرکیزیان لەسەر هۆڵی کراوەیە میوان و مەتوەق بە کراوەی ئەوەیە کە زیاتر زانیاری ئابێمە دووهەم خانوو ئەبێ دووهەم بێ تۆڵەکەی بەهاری ناگاتێ ڕکاکە بڕۆ ئەبابیکەینەوە ئەم خانۆ 200 مەترە عادی دوو قاتە بەڵامی تر ئەوەیە قادرمەی لە ناوە هەیە و پاک و تەمیزیشە خراپ نییە لەسەر سەیریەکەین ئەبێ کێلوونی هەبێ لە خوارەوە ئەما مەتوەقەیە عادی طبعاً لەما بەڵامیترەوەیە تۆزە کرێچیتیا بە تۆزە پاکردنەوەی پێویستە ئەبێ پاکرێتەوە چکەمە تەسەورەکەم تۆزێ مانویان کردووە هیلاکیان کردووە بەڵامی تر ئەوەیە هی نەکرێ ئەمە مەتوەقەیە ئەرزی کاشیە و سەرەوەشی خراب نییە پلاستیکە با بچینە میوانەکە بازای میوانەکە ئەڵێکی فەرموو ئێمەی خاون پێداویستی تایبەت زیاتر تەرکیزمان وەکو کەسانی ئاسایی نیە ئەم گەچەکە دەستی پێات مەبدەیەن گەچەکەی خراب نییە بەڵام ئیتر ئەگەر تۆزە پیسکرا بە کرێچی تیا بووە مەسەلەن مانووە لەبەرەوەی یەک بیناکە وەکو تەمەنی هەیە دووش بەکار هاتووە یای فترەیەکی زەمەنی تقریبا 2 ساڵەگە بە کرێچی تیا عادەتەن خانووش بەکار بێ و کرێچی تیا بێ ئەمانە تۆزێ لە دوای چۆڵکردنی خانوو دەست پێهێنانێکی ئەوێ مەسلەی بۆیاق مەسلەی بەلوعەیەک پلاکێک سویچێ یا مەسەلەن ئەمانە تەبەن ئەو کەم و کورتیانە ئەبێت چاکرێت و دیسان بۆ جاری دووەم بدرێتەوە بکرێت سەیرێکی بکە بزان ئەگەر بەدڵێ بوو با لە مەجارێکا کلەکە بۆ حازرکەم و سەیریکی بکە کرێکە ئەوە تەسەورەکەم بە 400,000 بیات ساشە شەڵات تەلەفۆنێکە بۆکەم مۆعیدێدا ئەنین و ئەویش یا دوتم سوورەقەی دووەمانە هەرچی مستەمسەکە دەتە بیەنە لەگەڵ خۆتاوتی باش ئەمە نۆتیفیکیشن کێ لایکی بکردن ئەو دوو لای گاتووە ئەمە کردمانەوە تەبان خاڵە بەکرد لە سەرەتای کارەکە تەبان هەمومان نەزانین هەموو کارێ لە سەرەتادا یعنی با بڵێن بە مەرحەلەیەکی تەجریبیە ئەڕوا تەبان خاڵە بەکرد لە سەرەتا کە ئەم دوکانم کردەوە بە حەقەت بەردەوام بووم وەکو با بڵێن وەکو تەجروبەیەک کە بینیم سەرکەوتم لە بوارەکەمدا برەوم بە کارەکەی خۆمدا و هەتا ئێستا بەردەوام بەڵام هەموو کەس لە دنیا نەک خاڵە بەکرد بگرە هەموو نووسیگەکانی شاری سلێمانی لە کەم و لە زۆر تەبان هەر هەمویان گیر و گرفتیان هەیە بەڵام گرنگ ئەوەیە هەموو گیر و گرفتەکان خاڵە بەکرد بەرەو ڕووی چووە نەک لێ ڕابکە توانیوەتی چارەسەرێکی گونجاو و خاڵە بەکرد دائیمەن کە لە بینی کڕیار و فرۆشیار وەکو کەسێکی بێلایەن یاخو با بڵێن وەکو نێوەندی هەوڵی ئەومەدا گیر و گرفتەکان چارەسەر بکەین وەسپاس بۆ خوا تا ئێستا هیچ گیر و گرفتێ نەبووتە هۆی ئەوەی ڕۆژە لە ڕۆژان کار کاتە سەر کارەکەی خاڵە بەکرد و بیری لەوە کردبێتەوە کارەکەی واز لێبێنێت یاخود لە کارەکەی دوا بکەوێت.
دواوتەی خاڵە بەکرد ئێمە با بڵین ئێمە خاوەن پێداویستی تایبەت داواکارم لە برا خاوەن پێداویستە تایبەتەکان هەر یەکە لە ئاستی خۆیەوە ئێمە ناڵین کارێ بگرنە دەست لە 100 بەڵام چمکی کارێ بگرن دەست ئەلەل ئەقل هەر نەبێ بژێوی ژیانی ڕۆژانەی خۆیانی پێدابیکەن و هەوڵی ئەوە بدەین کەساتی خۆمان بپارێزین ئێمە ژۆک و کەسانی ئاسایی خاوەن بڕیار بین و خۆمان بەدەستی خۆمان بڕیارەکانمان بدەین نەک چاومان لە دەستی ئەمە ئەو بێ بەحقەت ئێمە خاوەن پێداویستی تایبەت ئێمە ئەمڕۆ زەمانێک کە زەمەنی باڵین ئەنتەرنێت و تەکنەلۆجیا و ئەمانە وەکو جاران نەماوە ئێمە خاوەنتە چەندین ڕێکخراوی ڕێکخرا و یەکێتی و باڵین کۆمەڵەکانی کەمەندامی کراوەتەوە هەر یەکە لە ئاستی خۆمانەوە بتوانین هەوڵی ئەوە بدەین بوونی خۆمان لە کۆمەلگا قورسایی خۆمان هەوڵی ئەوە بدەین ئێمەش وەکو کەسانی ئاسایی سیر بکرێن نەک وەکو کەسانێک با بڵین لە خوار کۆمەلگاکەمانەوە هەوڵی ئەوەش بدەین ئێمە نەبینە سەرباری کۆمەلگا بەڵکو دائمە هەوڵی ئەوە بدەین خزمەکارێکی بچووکی ئەم کۆمەلگایە بین هەر کەسە بە گوێرەی تواناکەین